لەژێر ناونیشانی ڕوبەڕووبوونەوەی هەر کارێکی دوژمنکارانە و لەگەڵ نزیکبوونەوەی ساڵیادی کوژرانی قاسم سولەیمانی، ئەمریکا دوو فڕۆکەی جۆری B-52 ڕەوانەی ناوچەی کەندا و نزیک لە سنووری ئێران کرد. ژەنەرال کینیت ماکێنزی، فەرماندەی گشتی فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند ئەمە سێیەم چالاکی هاوشێوەی هێزەکانیانە لە ماوەی 45 ڕۆژدا و هەوڵ بۆ هەڵاوسانی هیچ ململانەیەکیش نادەن. لا بەرامبەردا ڕێگە بە هیچ کەسێکیش نادەن لا توانای هێزەکانیان کەم کاتەوە و باتوندی وەڵامیان دەبێت. ماکێنزی هۆشداری دایە ئێرانی شووتی بڵاوە پێکردنی ئەو دوو فڕۆکەیە نامەیەکی ڕوونە بۆ بەرپەرجدانەوەی هەر کەسێک بیەوێت زەرەر و زیان بگەێنێت ئەمریکا و بەرژەوەندیەکانی. ئەو فەرماندە باڵایی ئەمریکا باسی لەوەش کرد ئێران دەیەوێت تۆڵەی کوژرانی قاسم سولەیمانی بکاتەوە و زانیاریە هەواڵگریەکانیشان لەو بارەیەوە دڵخۆشکەرنین و جێی نیگەرانین. ئەم هەنگاوەی ئەمریکا هاوکاتە لەگەڵ لێدوانەکانی بەرپرسانی ئێران بۆ تۆڵە سەنەوەی خوێنی سولەیمانی. ڕۆژی چوارشەممەش حەسەن ڕوحانی ڕایگەیاند قاچی ئەمریکیەکان لە ناوچەکە دەبڕنەوە لە بەرامبەر بڕینی دەستی قاسم سولەیمانی. پێشتریش دەیلی میلی بەریتانی لە راپۆرتێکدا بڵاوی کردەوە ئێران پلانی تۆڵە سەنەوەی قاسم سولەیمانی و موحسین فەخری زادە زانای ئەتۆمی وڵاتەکەی هەیە. جگە لە ناردنی دوو فڕۆکەی B-52 ئەمریکا لا کۆتایی مانگی 11ش کەشتیەکی فڕۆکە هەڵگری لە جۆری USS نیمیتزی ناردە دەریای کەندا و بۆ ڕوبەڕووبوونەوەی ئێران و هاوپەیمانەکانی. ئەمەش لە کاتێکدایە لە 3 کانونی دووەمی 2020 و لە هێرشێکی ئەمریکادا لە بەغدا ئاریەک لە قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس و ژمارەیەک سەرکردەی باڵای حەشدی شەعبی کوژران. لە ئەنجامی هێرشەکە و دوای 5 ڕۆژ ئێران بە چەند موشکێکی بالیستی بۆ سەربنکە سەربازیەکانی ئەمریکا لە ئەنبار و هەولێر وەڵامی دایەوە، بەڵام هیچ زیانێکی گیانی نەبوو.